ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 بە کۆمەڵە بەرگە و بابەتی نوێ هاتینۆناتان لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان من هاژە غەفور ئەمڕۆ کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون باز لە پێشهاتەکانی هەرێمی کوردستان کە لە چ قۆناغێکی گرنگدایە لە کورتی هەواڵەکان گوێبیستێ بن و هەروەها بابەتی سۆفت و چێشت ئامێزمان بۆ ئامادە کردوون بۆیە ڕۆژەکەتان بە ئومێدەوە دەست پێ بکەن لەگەڵمان پڕوزە بن لەگەڵمان. هیوادارم کە لە هەر شوێنێکن لەشتان ساغ بێ و دڵتان شاد بێت و ڕۆژتان باش بێت. و ئێمامانەوێت ئەمڕۆ بە چەند بابەتێک لەگەڵتانە بینی یەکێک لەو بابەتانەی کە گرنگە و تەوەری بەرنامەکەشمان ئەبێت ئەوەیەکە لە 11 ساڵ ئەزمموی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین بەڕێز دکتۆر ئەحمەد دزەیی میوانمان دەبێت کە زانکۆی سەلاحەدین خاوەنی سەرمایەکی مرۆیی گەورەیە لە بواری زانستی. و میوانداری بەڕێزیانەکەین و باسی و ئەزمونەی 11 ساڵی ئەەکەین کە چۆن سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدینی بەڕێوە بردووە. بەڵێ سۆڤان کورتێک لە هەواڵەکانمان پێشکەشکە سەرەتا حاجە ئەبێ ئەگەر ئەرکنیە ئایپادەکە چەند دەیتێ. سەرۆک بارزانی و شاندێکی کۆنگرێسی ئەمریکا سەرۆک بارزانی و ئەو شاندی کۆنگرێسی ئەمریکا کە پێکات بوون لە ئەندامانی ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کۆبوونەوە. سەرۆک بارزانی و شاندی کۆنگرێسی ئەمریکا دۆخی ناوچەکە و پەیوەندی نێوان وڵاتەکانیان تاوتوێ کرد. شاندی کۆنگرێسی ئەمریکا جەختی لە دۆستایەتی گەلی وڵاتەکەی و گەلی کوردستان کردەوە. لەلایەن خۆشیەوە سەرۆک بارزانی ڕایشی گەیاند شەڕی داعش لووتکەی دۆستایەتی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بووە. سەرۆک بارزانی پێشوازی لە محەممەد حەلبوسی کرد. سەرۆک بارزانی و محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا ڕەوشی ئێستایی ناوچەکە بە گشتی و دۆخی عراق تاوتێکرا. سەرۆک بارزانی و محەممەد حەلبوسی جەختیان کردەوە کە پێویستە حکوومەتی نوێی عراق نوێنەرایەتی هەموو پێکاتەکان بکات و لەسەر بنەمای شەراکەت پێک بهێنرێت. هاوکات ڕایشی گەیاند 6 خاڵیان لەبارەی هەماهەنگی نێوانیان بڵاو کردوێتەوە. مەسرور بارزانی کۆبوونەوەکانی لە کۆنفرانسی یاسایشی میونشن بە گرنگ و بەرهەمدار ناو دەبات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوێتەوە. کۆبوونەوەکانی کۆنفرانسی میونشن بەرهەمدار و گرنگ بوون. ڕایشی گەیاندووە بەرەو پێشچوونی باش لەگەڵ هاوپەیمانەکانمان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بوارەکانی بازرگانی و وزە و ئاسایش بەدەست هاتوون. مەسرور بارزانی ئاماژەی بەوەش کردووە چاومان لە گفتوگۆی زیاتر لە چەند مانگی داهاتووە. مەسرور بارزانی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا و پاپای ڤاتیکان کۆ دەبێتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جیۆزێ پێکۆنتێنی سەرۆکوەزیرانی ئیتالیا و قەداسەتی پاپای ڤاتیکان کۆ دەبێتەوە. لە کۆبوونەوەکاندا پرسی ڕوبەڕووبوونەوەی شەڕی تیرۆر و پێکەوە ژیانی ئاینەکان و پەیوەندی و هەماهەنگی نێوانیان تاوتوێ دەکرێت. بەڕێوەبەری شارەدەی گوڵاڵا لە گەرمیان دەستگیر کرا. بە فەرمانی وەزیری ناوخۆی عراق هێزی تایبەتی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی تاوانی پارێزگای دیالە یعقوب لێهێبی بەڕێوەبەری شارەدەی گوڵاڵەی دەستگیر کرد. لەو بارەوە خەلیل خوداداد ئەندامی مەڵبەندی یەکێتی لە خانەقین و بۆ کوردستان 24 ڕاگەیاند هۆکاری دەستگیرکردنی بەڕێوەبەری شارەدەی گوڵاڵە سیاسیە و بۆ سکاڵای ژمارەیەک عەرەبی هۆزی کەرەوەی ناحیەکە دەگەڕێتەوە. ئاماژەی بەوەش کردو هۆزی کەرەوەی لە شارەدەی گوڵاڵە فشاریان بۆ لە کارلادانی بەڕێوەبەری شارەدەکە دروست کردووە و دەیانەوێت کەسێکی نزیک لە هۆزەکە بکرێتە بەڕێوەبەری شارەدەی گوڵاڵە. و تەقینەوەیەک لە گرێسپی ڕوویدا. میدیاکانی جیهان بڵایان کردێتەوە تەقینەوەیەک لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکراو لە گرێسپی لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا. بەهۆیەوە 2 کەس گیانیان لەدەستدا و 5 دیکەش بریندار بوون. وەزارەتی بەرگری تورکیاش یەکینەکانی پاراستنی گەل یەپاگا بە ئەنجامدانی تەقینەوەکە تۆمەتبار دەکات و دەستگیرکردنی 2 کەسیشی بە تۆمەتی ئەنجامدانی تەقینەوەکە ڕاگەیاندووە. ئەمەش کورتێک بوو لە هەواڵەکان کە پێشکەشمان کرد. سێ ڕۆژی کۆبوونەوەکانی منشن کۆتایی هات بێگومان زۆر گرنگ بوو
هەرچۆن بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بەڕێوەچوو ئەو وەفتی یاوەری کە تاکەوەفتی بەشدار بوون کە زۆرترین کۆبوونەوەی بینرا و نەبینراویان کرد لەو ماوەی ئەو 3 ڕۆژە 36 کۆبوونەوە و دانیشتن و گفتوگویان کرد لەگەڵ سەرۆکی وڵاتانی جیهان لەگەڵ وەزیرەکان لەگەڵ زۆربیان دانیشتنیان کرد کە هەرخۆشی ئاماژەی بۆ کردووە کە گرنگ و بەرهەمدار بوون بێگومان ئەمە وەچەرخانێکی زۆر گرنگە لە مێژووی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیشە. بەڵێ هاژە جگە لەوەی کە باسی پراوێزی کۆبوونەوەکانیشمان کرد ئێمە ئەمڕۆ کۆمەڵێ بابەتی سۆفتیشمان ئامادە کردەوە بابەتە سیاسەکان بوو و بابەتی سۆفتیشمان ئامادە کردووە کە یەکێک لەو بابەتە سۆفتانە ئەمەیە کە دەڵێت ستافێکی خۆماڵی شارەزا لە بواری سینەمادا ماوەی ساڵێکە سەرقاڵی بەرهەمهێنانی فلیمێکی میوزیکی کوردین. کارەکانیان لە بواری وێنەگرتندا لە قۆناغی کۆتاییدایە و دیمەنەکانی چواروەرزی ساڵی تێدایە. و ناوەڕۆکی فلیمەکە سەرکەوتنەکانی نەتەوەی کورد و نەهامەتیەکانی لە ماوەی 25 خولەکدا دەخاتە ڕوو. زۆر جار ئەو فلیمانەی کە بەرهەم دەهێنرێت ئێمە بە تایبەتی هەر لە زنجیرە درامەکانمانەوە هەر لە فلیمەکانمانەوە و لە نووسینەکانی نووسەران و شاعیرانیشمانەوە جەختێکی زۆر دەکەینە سەر سەرکەوتنەکانی نەتەوەی کورد چونکە بەڕاستی نەتەوەی کورد لە ئێستادا پاڵپشتی هەیە بەڵام ئەو کاتە کەس نەبووە کە ئەو پاڵپشتیەمان بۆ دروست بکات بەڵام ئێستا لە ڕووی فێلمەکانەوە ئێمە سەرکەوتنەکانی خۆمان بۆ جیهان دەخەینە ڕوو. بابینەری پاکێجەکە بین. صورا لنزيد ان شاء الله جماع وتاء صغار المطار نزم رانا اكشن وڵاتی من ناونیشانی ئەو فلمە میوزیکە کوردیەیە کە هونەرمەندانی هەر چار پارچەی کوردستان تایدا بەشدارن و لە پاڵچی ڕۆکی سەرکەوتنەکان تراژیدیا و نەهامەتیەکانیش هەوێن و ناوەڕۆکی فیلمەکەن. فیلمی وڵاتی من ماوەی ساڵێکە لەلایەن ستافێکی خۆماڵی شارەزا لە بواری سینەماوە کاری تێدا دەکرێت. بەرزترین تەکنیکی تێدا بەکار هاتووە و بە ستانداردێکی جیهانی بەرهەم دەهێنرێت. دەبێ هەر تشتێکی ستانداردێکی جیهانی دروست بێتە چێکردن ئەگەر نە نایێتە وەرگرتنش بەرکو ئەو جیهانەبەری 20 ساڵانە مایە ئەو فیلمێنوکە کوردستان تێتە چێکردن هەمان دەمدڵ هەمی دنیای تێتە دیتن ئەگەر نە دەبێتە هەر نەکەین باشترە وەگوت ئەوە ساڵێکیان پێفەت مژیل ئەوە قۆناغا دو ماهەیە چرا قۆناغا مونتاژێتێت مونتاژی ویژ تەساوڕێت کە ئەمە گەلە نامێنینە پێوە. لەم فیلمە میوزیکیە کوردیەدا ئەسپڕۆڵی سەرەکی تێدا دەجێڕێت وەک سومبلێک بۆ تێکۆشان و خۆڕاگری. وڵاتی من لە چواروەرزی ساڵ و لە چەندی شوێنی جیاوازی باشووری کوردستان وێنەی گیراوە و هونەرمەندانی چوارپارچەی کوردستانیش تێیدا گۆرانی دەچڕن. 5 کەسایەتی بەناوبانگی هونەرمەندی هەر چوار پارچە کوردستانی بەشدارە لە پرۆژەکە لە 25 خۆڵک پێک دێ. ئەمە دەتوانین بڵێن فیلمێکی کورد بەڵام موزیکال سینەماییە کە زۆر لە مێژەشە خەریکن ئەم ئەسافە ئەمە 23 چوار خۆڵکی فیلم بە تێکستێکی زۆر قورس ئینەتەوەیی و نیشتیمانی ئێمە پڕ دەکەینەوە. ئەوەیە لە هەمووی زۆرتر لە کارەکە بەشدارن ڕۆیشتن و غاردانی هەسپەکانن. فیلمی وڵاتی من لە قۆناغی کۆتایی وێنەگرتندایە و ستافی کار مەبەستیانە لە نزیکترین دەرفەتدا کاری مۆنتاژیشی بۆ بکەن و بۆ بڵاوکردنەوە ئامادەی بکەن. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری بارزان. بەڕاستی کە لە سەرەتای با بڵێن پاکێجەکەەوە باس لەوە کراکە ئەمە بەرهەمێکی خۆماڵیە زۆر خۆشحاڵیە بۆ هەموو ئەو ستافێکە کار لەو فیلمەدا دەکەن چونکە هەر لە ڕووی وێنەگرتنەوە لە ڕووی دەرهێنانەوە لە ڕووی مۆنتاژەوە ئەو کەسانی کە کار لەناو ئەو فیلمە دەکەن جێگەی خۆشحاڵەکەی لەوەدایەکە هیچ کەسێکی بیانی لەم فیلمەدا بەشدار نییە و بەرهەمەکە بە شێوەیەک خۆماڵەیە کە هەموو تەنانەت ئەو نووسەرێشکە فیلمەکەی نووسیوەتەوە سیناریۆ فیلمەکەی نووسیوەتەوە و ئەمە هەمووی لە ناخی
خودی کەسی کووردە هەڵقڵاوە و هەست بە سەرکەوتنەکانی ئەکات بۆیە بە دەست و قەڵەمی کەسێک نووسراوەکە خۆی کووردە و کاری وێنەگرتنی لەلایەن کەسێکەوەکرێت کە کووردە و باسی ئەو دیمەنانە دەکات کە لە چواروەرزی ساڵدا لە کوردستان هەیە. سوپاس بۆخوا کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە هەر چواروەرزەکەی تێدا هەیە و ئەمە یەکێکە لە لایەنە ئەرێنیەکان کە کوردستان هەمیشە سەرسەوز و جوانەوە دەرفەتی ئەوەی تیا دەبێت کە فیلمی وای تیادا بەرهەم بهێنرێت. بەڵێ ئێستاژە چینە هەندێک لە شار و شارۆچکەکان سەرەتا چینە ئاکرێ پامێرمان لەوە ئامادە بێت ئاری حسێن لەگەڵمانە بێت سلااو لەبێ ئاری ڕۆژەفی ئاکرێت چییە؟ ڕۆژ باش ئاری. ئاری گوێبیستی ئێمەی ئاری پەیوەندیەکەمان لەگەڵ ئاری باش نییە بەڵام کەش و هەوا زۆر جوانە زۆر خۆشە هەرچەنە ئەوە کۆبینین دیمەنەکان دواوە هێشتا دنیا تاریکۆڵە ئێمە ئەڵێن ڕۆژتان باش بەڵام لە دوای ئێمەوە کە سەیرەکەن شەو ئاسایە بەڵام فترێکی تر وەک باسمەکەمە وەرز ئەگۆڕێت ئەو کاتێک ئەڵێن ڕۆژ باش کەشوها گۆڕانکاری بەسرا هاتووە لە هەفتەی ڕابردوو ئەو سەرما و سۆڵەیە تۆزێک باشتر بووە باران دەستی پێکردوتەوە کەشەکە وردە وردە بەرە و باش بوون یاخود پلەکانی گەرما کەمێک بەرز بۆتەوە هەرچەندە لە هەندێک ناوچە سنووریەکان هێشتا بە فربارین بەردەوام و ڕێگەکان زۆر ئاستەنگی هەیە بەڵام لە ناو شارەکان کەشوها گۆڕانکاری بەسرا هاتوو بە تایبەت کەشی باراناوی زۆر خۆشە وردە وردە دەستپێکی بەهاریە دیتر. بەڵێ وەک ئێستا کە هاتین من و هاژا کە لە ئستۆدیۆی ژوورۆ تامای کوشتمان بەستە و مەسافەکە هین بەناو باخچەکەی تێ ئەپەڕین هاژە زۆر زیرەکانە چەتری لەگەڵ خۆی هێنا و منیشی قسە ژێر چەترەکە بۆی کە باران تەڕمان نەکا بەڵام بارانی ئێستا زۆر بارانێکی نەرم و خۆش و جوان بوو. پێم وابێ ئێستا ئاری ئامادە بێ لە شارۆچکەی ئاکرێ لەگەڵمانە بێ ئاری ئەگەر گوێبیستمان بی پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە و ڕۆژەفی ئاکرێمان پێ بڵێ. بەڵام ئاری پێش ئەوەی کە دەست پێ بکەیت تۆ لە ئاکرێت و ئاکرێ بە خواردنێکی زۆر بەناوبانگ لەوێ ناوی دەرکردووە کە قەلیە باسی ئەوشمان بۆ بکەیت ئیتر ئێمە زۆر خۆشحاڵەبی. بەێ سپێدەوە و تەماشەوانان باش بتن ئەم لە ناوەندا باژێرە ئاکرێ گەلوینە ئیدی هەر باژار و باژارۆکێک دەریما کوردستانێدا بجوورە خواردن و بەخواردنێکی ڕەنگێ بناودەنگ بی لە ئاکرێ بگەلک جوورە خواردن و بەخواردنێن خۆمالی یا بناودەنگە و خواردنەوەی هەری بناودەنگژی یاکو خەلکێکش دەر و قەستە ئاکرێت کەدن داخوازەوەی خواردنێش خەلکی ئاکرێت کەدن هەریسانجی خەلکی ئاکریش دەمەک و پێشوازیە لە میوانên خواتکەن بوێ جوورە خواردنێ پێشوازیە لە میوان خواتکەن کە ئەوژی پێڕا دێتە گوتن قەلیە ئاکرێ جوورە خواردنەکە کولش گوشتی دا درستکردن الویره مثلا دانا وی جیا کری جبو که ام جوستای که بپرسین که زیاتری 35 ساله د باجر آکر د او کار درست کردن هن جورین قلیت کردن که ما بحث بکرد که اف قلیه هنیش چدک جوری گوشتی دا درست کردن چوات دا درست کردن دبیجن که قلیه آکر ایدیا جدا جدورین دی دود کاری بو مهکیش دیگر خب به هر جایی که تبویتن تک نچیتن ام تخازن که پرسین خب آراسته واسطه حیدر بکن واسطه گش کرم خطبون به وی عالی دا که ما بحث وی جوری قلیه بکی واسطه حیدر یعنی اف قلیه کل آکره کنه ودانگین خو در کرینه چهات تا درست کردن به چجوری گوشتی تا درست کردن و دبیجن جی تو شی به بو هر جایی که هبیتن بوچی بله اسپیدا اولاتن باش کاری بخیر بین سر چاوان و زحمت که شو اسپیدا بخیر بین سر چاوا اف قلیه ام چیت کن درست کن به گوشت خمالی همی ما چند جورت قلیت هین و گوشت گول کیا طيبتا بقليه وهمو جورت گوشتی بنقلی هل یه پازی و یه بزنا و یه کاورا و یه همی او یه گول که همی هلی طامق چهل بیتن وصل اف جوری قلیه که من بحث بکی یک گلک دهن نافدا اف گوست کن هنید بیشتر کنه نافدا با هر جایی که بن بوچید کنه تو آن گوست کاندا اف جوری قلیه یه جورانه با پیرا وقتی دو هات یا چکرن و یا بردامش گلک چت کن و گچ چت کن ماشو چکر آماده کری هاتشي دويتن ام بكينا سافريد قال خبان فوت كاين فوا كلوسكو وتيت كاين وقال خبان افا يو هالقرت يا بصول منيتن
حاجه کم هنکی بحثوان خارناجم بکن اوی کتینا درست کردن اگرم نشاد بینارانج بدن تماشاوانان اگر توش کرم خوبه ویالی دیارک او جورن قلیه هنگ چت کن اوی تنینه یعنی کتینا خارن ایدیت آماده بن او جورن قلیه نکویدی هر کس جهاز که چند جورت وانه قلیب چند جورت درست کردن و کفن داج آخر قلیتا درست کردن یا ویگویت درست کردن قالي يا ميجل اوكري هر يا هي هر ما يقول لي هر هي يبردومش الخورن جيت ما ام مستمر شركه اف جوري قالي افا بجن قالي حشكه افا نكبو ميفون خدوتنين هم يرجع بهردوما اف جوري قالي اوم كاين عالم شيد بخبات بكريت وبكذا سفري بتمول بخدون تسلوجيدو هم شيد هم يرجع بخدن وف قاليش يو قاليو قام بجن قاليو طار ويا هستكو يونر ما تشيد بنا يشتكل شيد بيتن وما هيش تجوري قليتين قاليو ميلو كتشيد كان قاليو بيفوزي قاليو نقل طماطا وسام وجورشين تشيبكين حاجه همی کست مالت خدا شین درست بکن یان تایبت مندیه که درست کرنا قلیه كوك اريد هميشين تشيكن بس قالك هو تلفون بونت كان بيش دمن كوني شما اسنيش دم بس وقت تدخل بيجي والله طومالين هويتن او غير طوم يعني نظن تشيكن بله چیکن قلید گل چجوری تخارن تخارن دبیجن گل برنج و وانتشت هنی آنجب در آنکو صف صاری جت تخارن كوك اوري افقاليا قال برنجي تتخورن افقالياش قال طيبات بسبيدو قال هيلكو صورفات كون هيلكو كان سريت خون وكان ابراخ كان دوغاوات كان ترشك افقاليو ام تلقري گلک سپاس جبوت واسطه حیدر کو واسطه حیدر ایک جوان کسانه دنوا باجر آکریدا آری گرگوت لی معنا پرسیارێک مان هەیە ئەوی شەوەیە کە لە وەستا حەیدەر پرسیارکەی من لە ڤیدیۆکانیا بینیومە دەڵێت قەلیەکەی ئاکرێت تەنها بەس لە ئاکرێ ناخورێت لە دەرەوەی وڵاتیش داوای ئەکەن و ئەینێرێت چۆن بیستم کە لە سوید و لە ئەڵمانیاش قەلی ئاکرێت چووە بۆ ئەوێ بۆ ئەویان ناردووە. بله بله واسطه او بپرسید کن دبیجن یعنی قلی آکری بو ولاتان جدیدشتن یعنی بو چو ولاتان چوه و چوات ته نارتن یعنی بچه رنگ افقالیت ته نارتن فبحثبين دي بكن افقاليا من بحاجيو تشيكري قالك برودرت ما حاجينا شنو حاج ام بوتشيت كان قال خذ بنهاتو يعني بنويري ابو خذ بنويري ما وريك بري بشان تروجو براكي من هود بول السويت ما بدرسكم ماذا يوتشو السويت يوتشو الصيني يوتشو المانيو همي ولا توتشوي شافرت كان يعني تكناتشي چند بميني تكناتشي بل امت كاينين في او دولكت او شيشه ودي قابات كاين وده هالجن مينتن يعني صال بصال مينتن خربنا بيتن چند ماه تقريبا تكناتشي والله هل ما هو باهيزه وزستانه وبهاري وهكا جاكي صار بصال بصال خربنا بيت شل نايتن هكا كان في سالو جاكي دو بجمديتن شل نايتن حس صال بصال معلبه گرک سپاس جبوت واسطه حیدر بله وقت کو واسطه داد دیار کرن دیار کو اف جورین قلی او دبیجن ما بو گلک ولات نارتنه و گلک حجاج انکو اوی کوچنه حج لمکه دبیجن کو ویگو فیر بوینتین قلی جمعت کنه نوا گوسکا دا نوا امان تایبت دا دیگر خواب بن بو هر جای کی بو ماه کی دو ماه سه ماهنجی اف جورین قلی خرابنا من هر ولات کی تو بو هر جای کی بچی اف جور خارنه یکول آکرت دا درست کرن کو آکر پینا و دنگین خوین در کرین و تایبت جام بیجن واسطه حیدری کو یک جوان کسانه نما باجرا کرده کوی با رمزگ لسر درست کردن ویجوری خواردن وقتی دنجی دا کری هیچ گمان نکردن که گلک خواردن و خواردن دیت خمالی تینا درست کردن وکه شبرمانه وکه برنج کردی گلک برهم دین خمالین کو چیاب دست کردن ایدیا کرد وی بیا ویدا یا بناو دنگه بله دەست خۆش ئاری هەڵبەت هەر کەس ئەو خواردنە بخوات بە تایبەتەوەی لەسەر ئەو مێزە دانرابوو ئەبێ ئەمڕۆ زۆر قورس کار بکات ئەگەرنا زۆر قورسە خواردنەکە بە تایبەت بۆ بەیانیان دەستی تۆ خۆش بێ و زۆر سپاس بۆ میوانەکەشە بەڵێ ئێستا وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد کەسێکمان لەگەڵە دکتۆر ئەحمەد زەیی کە میوانی بەرنامەی ڕۆژباشە بێت سەرۆکی پێشووی زانکۆی سەلاحەدین ئێستا لێرە میوانە بێت بفەرموویتە ئێرە دکتۆر دکتۆر بەخێربەی دانێ باش دکتۆر باشی فەرموو فەرموو دکتۆرە چینە ئێرەوە دکتۆر بفەرموویتە ئێرە بەخێر هاتی دکتۆر جەنابەت تەنها سەرۆکێکی کە کورسی سەرۆکایەتی زانکۆت بۆ ماوەی 11 ساڵ بەڕێوە بردووە 10 ساڵ و 3 مانگ 10 ساڵ و 3 مانگ بێگومان دکتۆر ئەحمەد زەیی سەرۆکی پێشووی زانکۆی سەلاحەدین 11 ساڵ وەک سەرۆکی ئەو زانکۆیە کاری کردووە
لەو ماوەیەدا ڕوبەڕووی چەندین کێشە و گرفتی سەرەکی و لاوەکی بۆتەوە بێگومان لە بەرامبەردا دەیان دەستکەوتی زانستی بۆ زانکۆکە بەدەست هێناوە ئێمە بۆ چوونی چەند قوتابی و مامۆستایەکمان لە زانکۆی سەلاحەدین لەبارەی کارەکانی دکتۆر ئەحمەد زەیی وەرگرتووە بەیەکەوە ببینین و دواتر گفتوگۆ لەگەڵ دکتۆرەکەین و خۆش ببینە دکتۆر بزانە پەیامیان چییە بۆ تۆش هەمیشە پاڵ پشت و ڕێگە خۆشکەر بووە بۆ ئافرەتان توانیوێتی مەسەلەن کار ئاسانی زۆر بکە بۆ ئێمەی ئافرەت لە نێو بازنەی زانستی زانکۆی سەلاحەدیندا کە دەست پێشخەر بووە بۆ ئەوەی کە کار ئاسانی بۆ ئێمە بکە کە زیاتر خزمەت بکەین ئەوە جگەلەوەی کە ئێمە لە ڕووی بەشداریکردنمان لە کۆنفرانساتی دەرەوە لە ڕێی ئەو مؤتەمەرە زانستیە ئینتەرناشناڵی کە لە دەرەوە ئەنجام دراوە هەمیشە کار ئاسان و دەست پێشخەر بووە بۆ ئێمە کە توانیمانە وەکو پێویست ئێمە بەشداری بکەین. دکتۆر ئەحمەد ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕا لەوەی کەوا زانکۆی سەلاحەدین لە ئاستێکی با بڵێن ڕانکینی نێودەوڵەتیەوە بهێنێتە ئاستێکی هەر پێشەوەی زانکۆکان لە هەرێمی کوردستانە و وای کرد کە زانکۆی سەلاحەدین لە زۆر کاری ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانە ببێتە پێشەنگ بۆ زانکۆکانی تر و زانکۆکانی تر چاو لە زانکۆی سەلاحەدین بکەن. بەپێی ئەو ئەزمونەکەمی کە من لە زانکۆیە هەمە دکتۆر ئەحمەد زەیی توانێتی ناوێکی باش بخۆی تۆمار بکات ئینسان کە ئەژیت پێویستە لەسەری تەنها ئەوە نەبێت کە ژیانێک بەڕێکات و بڕوات دکتۆر ئەحمەد زەیی پێم وایە خانشین کراوە لە ماوەی کارکردنیە توانێتی ناوێکی باش و زانکۆیەکی تا ڕادەیەک ئاستێکی باش بەجێبێڵە لە دوای خۆی بەهیوام ئەو سەرۆک زانکۆیە کە لە دوای ئەویژێت بتوانێت سوود لە ئەزمونە باشەکانی دکتۆر ئەحمەد زەیی وەرگرێت و کاریان لەسەر بکە. کولیەی ئادابین و بالذات بەشی ڕاگەاندن هەتا بابرێن چەند سارێک ئەمە خەونەکمان هەبوو دەگە قوتابیان کە ستۆدیۆمان هەبی دکتۆر ئەحمەدیش بەڕاستی ڕاستە بە ڕاگەراتی کولیەی ئاداب و وەکو بەشیش ئەوەمان هەبووە زۆر هەوڵماندایە بەرام خۆی هەنگاو بە هەنگاو دەگەمەدا بووە تا ئەو ستۆدیەوە بکرێتەوە بەرگری کارێکی باش بوو لە تەڵەبار کاتێک ئێمە قوتابیان کێشەمان بۆ دروست بوو بێ دەچوینە لای یان کێشەکەی مەچوو بێتە لای ئەو توانیوێتی بڕیارێکی وا بدات کە مافی قوتابی پێشێل نەکرێتن. لە ڕووی زانستیەوە دکتۆر ئەحمەد زەیی خۆی مەوسوعەیەکی زانستی بوو یان توانیوێتی ئەم زانکۆیە بگەێنێ بە قۆناغێک کە دەنگ و باسی دروست کرد بێ لە نێوان زانکۆکانی جیهان و ناوچەکەشە. سەرۆکی زانکۆی سەلاحەدین واتە ئەحمەد زەی من دەستخۆشی لێ دەکەم و دەستخۆشی لە کارەکانی دەکەم هەرچەند من تا ئێستا بەڕێزیانم بە شێوەیەکی ڕاستەخۆ نەبینیوە ئەوە وەکو ڕەخنەیەک بێتم بۆ ئەو چکە پێویست بۆ ئەو کاتێک کە ئەو سەرۆکی زانکۆی سەلاحەدین بۆ سەردانی بەشەکان بکاتن و لەگەڵ قوتابیان بدوێتن و ببینێ کە ئاسی بەردەوام ئامادە بوونا بۆی لە پێشوازی خوێندکاران بن و گوێ لە گیر و گرفتەکانی خوێندکاران بگیرێتن چەند هەڵوێستێکی جوانی کاک دکتۆرکەوە لەسەر پیشەکەشی نما بێتن ئەوەیەکەوە بەردەوام سەردانی کۆلێژەکانی کردووە لەگەڵ بەشەکان ئاشنایەتی هەبووە سەرۆکە بەڕێزەکانی سەرجەم قسمەکان ئاشنایەتی و کۆبوونەوەیان بە شێوەیەکی بەردەوام بووە لۆیا لێرکوانەدا ئەوانە وەکو دەستخۆشیەکە بۆ بەڕێزیان. دکتۆر چۆن بوو پەیامەکانیان بۆ تۆ؟ وەڵایترەوە هەمووی ڕاستە من سێ چوارێکیان نەناسم بەس ئەوانی تر ناناسم من دەستخۆشی لەوانە دەکەم کەەوە دیارە واقعچیان بینی و باسی دەکەن بەس من داوای لێبوردن لەو خاتونە دەکەم لەو کچە نازدارە قوتابیە کە من نەمتوانی بێ بیبینم بەڕاستی ئیترە منش هەر کاتێک دەڵێن من ئامادەم بچمە کولی ئاداب بە تەنیا لەگەڵی دابنیشم و بزانم چی هەبێ من لە خزمەتی بچکە من کوڕی ئەو زانکۆیەمە من کوڕی ئەو زانکۆیەمە من وەکو ئەو قوتابێ لەو زانکۆیە بوویمەوە هەتا بۆ مەسەرەکی زانکۆ بۆیە من بەڕاستی من طبعاً زۆر زەحمەتە بۆ من 15 کۆلیژ و 85 بەش و 26,000 قوتابی بتوانی هەمیان ببینی بەڵام ئیتر باشە لە خزمەتی هەمیان ئەکید من هەوڵم داوە لە مناسەبات و لەوانە زۆر ئەو شتانە بەڵام سەرقاڵی جەنابیشت کارەکانی بزانم قۆناغی چەندە ئەگەر قۆناغی 4 قۆناغی 4 بوو لە بەرەوەی هەر من خۆم لەگەڵیان بووم پرسەکانم پرسیارم لێکردن کە ڕایان چیە لەسەر قۆناغی 4 ڕاگەیاندنەوە فەلسەفە بوو قۆناغی 4 فەلسەفە من وعد بێ سەردانیان بکەم هەروەکو میوانێک لەگەڵیان دانیش ئەوە ئەو خاتونە ئەگەر ئێستا بینەری بەرنامەکەمان بێت ئەوە وعدیشی پەیمانیشی لە دکتۆر وەرگرت
دکتۆر ڕۆڵی دامەزراوە ئەکادمی و زانکۆکان لە پێدانی ڕوانگەی استراتیژی گرنگیەکی بێحەد زۆری هەیە بۆیە پێمان بڵێ زانکۆی سەلاحەدین مادەم پێگەیەکی وا گرنگی استراتیژی هەیە بۆ پێگەیاندن لە چەند بەش و کۆلیژ پێکاتوە زانکۆی سەلاحەدین ئێستا لە 15 کۆلیژ پێکاتوە لە 8 بەشی زانستی پێکاتوە کۆلیژەکان هەمووی لە ناو شاری هەولێرن بەڵام کۆلیژێکمان هەبوو لە مەخمور ئەویش بەهۆی ئەو بارودۆخێکی ئێستا لەوێ هەیە ئێستا لە هەولێر دەوام دەکەن کۆلیژێکیشمان لە شەقراوە هەیە بەڕاستی ئەو کۆلیژە بە هیوای ئەوەی کە لە داهاتوە دەبواە ئەو دوو کۆلیژە ئاستیان گەورەتر بێ وەکو کۆیە وەکو سۆران و وەکو زانکۆی هەولێری پزیشکی کە هەمووی دروست بووە لە خودی زانکۆی سەلاحەدینەوە استراتیزیتی ئێمە بۆ ئەوە بووم بەم دواییە ئێمە هەوڵ بدەین بەشی نوێی تازە کەوا سوودی هەبی بۆ کۆمەلگا سوودی هەبی بۆ هەرێمی کوردستان ئەوە بوو بەشی چینی دوانین بەش بوو کردمانەوە کە پێویستمان بەوە بووکەوە بەشی زمانی چینی لەبەرەوەی ژمارەیەکی زۆر ئێمە خۆمان دەزانن لە بزنسمانەکان کە سەردانی وڵاتی چین دەکەن و بە پێویستمان زانی پێشی ئەوە بەشی زمانی سریانیمان کردەوە بەشی زمانی سریانی بە حقیقەت ئێمە دەزانین یعنی زاری بابرێن خەڵکی خۆمان لە برا مەسیحیەکان و برا کریستیانەکان پێویستیان پێ بۆ قوتابخانەیان هەیە ئەوەشمان کردەوە دوایی بەشی کیمیای نەوتمان کردەوە کەوا پێویستە بۆ وڵاتی ئێمە ئیتر ئێمە هەوڵمانداوە استراتیجیەکە لەو ڕوانگە بێ شتی تازە نەکەینەوە بەڵکو ئەو شتانە بکەینەوە کەوا سوودی هەبی و دوایین بە شیشکەکردمانەوە بەڕاستی بە جیاکردنەوەی کۆلیژی زانستە سیاسیەکان بەشی پەیوەندیەکان و دیبلۆماسیەتماندانە کە ئێمە ئەوە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە کەوا خەڵکانێک ئامادە بکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانانی ئەم کارە هەمیشە مامۆستاکان و قوتابەکانیش باسیێوانە کردوێنەکە لە ڕووی ئەو کۆنفرانسانەی کە جەنابتان کردوتان دەستکەوتی باشتان هەبووە بگومان ئەوەی کێکۆلانە بەس دکتۆر بگەڕێمەوە سەرەتا چەندە ئێمە کەمێک تێپەڕین فزوڵەتی ئەوم هەیە بزانم کەی دەست بەکار بووی بەرواری چەند کۆتا دەست بەکار بوون بەڵێ من مێژوم لەگەر زانکۆی سەلاحەدین یەکجار زۆرە هەر لە سەرەتای بوونم بە قوتابیەوە لە 1970ەوە کە لە سلێمانی بوو دواتر هاتە هەولێر و ئیتر وەکو قوتابی دوای ئەوە چونکە من هەر خۆشم باگراوەندم مامۆستای سەرەتایی دواناوەندی بوویمە گەڕامەتەوە خوێندن ئیتر ئەوە تەبان وەکو معیدێک لەبەرەوەی من یەکەم بووم لەسەر ئاستی کۆلیژ داوایان کردم ئیتر ڕاژەم گواستەوە لە پەروەردە بۆ خوێندنی باڵا وەکو معیدێک کارم دەکرد دوای ئەوە ماستەرم هەر لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە و دواتریش تا دوای ڕاپەڕین کە ئەمە هیچ دەرفەتێکمان نەبوو بەڕاستی بۆ دەرەوە دوای ڕاپەڕین بە بار و زروفێک من کوردستانم بەزیێر چوون بۆ ئوسترالیا لەوێ دیکتۆرام تەواو کرد کاتی من گەڕامەوە 2003 پێشی با بڵێن ئەوەی سقوت با بڵێن کە دارمانی ڕژێمی کۆن من گەڕامەوە بوومە بەڕێوەری پەیوەندیەکان لە زانکۆ دواتریش بوومە یاریدەدەری سەرۆکی زانکۆ بە کاروباری زانستی دواتریش بەڕێوەری یاریدەری سەرۆکی زانکۆ بە کاروباری پەیوەندی ئەکادیمیەکان و دواتریش بەڕێوەری گشتی لە وەزارەت یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی 2006 تا ئەو کاتێ من لە 11 2009 دەست بەکار بووم وەکو سەرۆکی زانکۆی سەلاحەدین و دوای تێپەڕبوونی دە ساڵ و 3 مانگ ئیتر بە پێی یاسا من کە عمرەکەمەوەی تر ئەو ماوەیە قورس نەبوو ماوەی سەرۆکایەتی ئەو بوون بە بڕیاردەری یەکەم لە هەر دام و دەستگایەک گرنگی خۆی هەیە و قورسایی خۆی هەیە چونکە تۆ ئەگەر تەمەشای پێکهاتەی زانکۆی سەلاحەدین بکەین زانکۆی سەلاح پێشتر باسی کولی ئەوم کرد بەشەکانی بە هەموو دەمێک 25,000 قوتابیمان هەبووە بەم دواییە و ئێستا ئەمە نزیکەی 2500 مامۆستامان هەیە هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆران و زیاتر لە 500 معیدیشمان هەیە کە ئەوانەی یەکەمەکان و 3500 کارمەندی تەکنیکی و ئیداریشمان هەیە یعنی مؤسسەیەکی با بڵێن پێکهاتەیەکی گەورەیە بۆیە ئەرکەکە بەڕاستی ئاسان نییە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە من دەڵێم ئێمە مەسەرەن بە پێی یاسە 3 یاریدەدەرمان هەبووە ئەم یاریدەرانە ئیش و کاری خۆیان دەکەن بڕێوەبەری گشتی توێژینەوەمان هەیە
و ڕاگرەکانیش ئەنجومەنی کۆلیژەکانیان هەیە سەرۆک بەشەکان من لە سەرەتای دەست پێکردنم وەکو سەرۆکی زانکۆ من غەریب نەبووم لە زانکۆ چکە من خۆم چەند ساڵ یاریدە دەربووم بەڕێوەبەری گشتی بووم نزیکم لە زانکۆ ینی هەموو شتێکی زانکۆ شارەزاییم هەیە بۆیە ئەوەی من پێم باش بوو چۆن بتانی خەڵک دروست بکەی لە شوێنەکەی خۆی بتانی خۆی بەڕێوە بە ئینجا ئەوە سەرۆکایەتی بەشە ئەمە ڕاگرایەتی کۆلیژە ئەمە لێژنەکانی ترە بەڕێوەبەرایەتەکانی کە ئیش و کارەکانی زانکۆ بەڕێوە دەبن ئەمانە بە حەقیقەت من دائیمەن هەوڵم داوەکەوە دەسەڵاتی خۆیان ئیشی خۆیان بەخۆیان بکەن بۆیە ئێستا کە تەواو بوویمە ئەوەندە دڵخۆشم لەبەرەوەی ئەو تیمانەی لەسەر ئاستی کۆلیژەکان دروست بووە ئەو تیمەی لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتەکان دروست بووە ئەو بابەتە گرنگانە بابەتی ڕێزبەندیە بابەتی دڵنیایی زۆریە بابەتی خوێندنی باڵایە یعنی بەڕاستی کۆمەڵە مامۆستایەکی باشی خەمخۆری خاوەن ئەزمون ئەم کارانە دەکەن بۆیە من زۆر لە دڵم خۆشە ئێستا کە زانکۆم بەجێشتووە من لەو قەنەعەتەمە زانکۆ بەرەو پێشەوە دەڕواتن چونکە بە حەقیقەت ئەم تیمانێ دروست کراوە پاشە ڕۆژی زانکۆ ناکەوە هەوڵ بدەن زیاتر ڕانکینگمان بەرز بێتەوە یەکێک باسی ڕانکینگی کرد بە ڕێز مامۆستا ئەردەوان کە باسی ئەوەی کرد کەەوە ئێمە من دەست بەکار بووم لە 16,000 بووینە جیهانە ئێستا خۆشبەختانە لە 4066 بووین ینی لەو ئەحەدەینەکەوە دووەمین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و شەشەم لەسەر ئاستی عێراق بە هیوای ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا ئێمە لە پارێکەوە شعارێکمان هەرگرتووەکەوا ببینە ئاستی 2000 زانکۆکانی بەڵام بەداخەوە دوو کێشەمان هەبوو ئێمە نەمانتوانی هەژمان نەکردنی کۆمەڵی پزیشکی لەگەڵ ئێمە وەکو نمرەکان ئەوە کاریگەرێکی هەیە لەگەڵ نەبوونی کەمپی زانکۆ تا ئێستا کە دوای ئەگەر دەرفەت هەبێ لێم بپرسن بۆتان باز دەکەم سپاسان دەکەم. بەڵێ دکتۆر کاتە ئەم 11 ساڵە دەکرێت ئەوە بڵێن کە قۆناغێکی زۆر پێشکەوتوو بووە و بەردی بناغێکی زۆر باشتان داناوە کە خۆت ئاماژەی پێکەی ئەڵی دواتر دڵنیام کە ئیشی باشی تیادا دەکرێت بەڵام لە سەردەمی جەنابتە کوردستان ڕوبەڕۆی یاخود ئاراستەی قەیرانێکی سیاسی و ئابووری بوو لەگەڵەوەشە لە ناو شەڕی تش بە داعش بووین چۆن توانیتان کە پرۆسەی خوێندن کارێ بکەن پەکی نەکەوێت لە من دەتوانم بڵێم پێشەوەی کەوا بابەتی داعش بێتە گۆڕێ و کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بێ و بەو شێوەیە کەوا زەوەرا پێشتریش لە ناو خۆی ئێمە لە کوردستان کێشە بۆ زانکۆکان دروست بوو دوای دروست بوونی با بڵێن هەندێک حزابی تازە کە بەڕاستی ئێمە زۆر توانیمان بە شێوەیەکی زۆر باش وا بکەین ڕۆژێکیش دەوام لە زانکۆی سەلاحەدین نەوەستێ کەچی زۆر زانکۆی تر بە مانگ و بە دوو مانگ و خەڵکی وا هەبوو ئەویش ئەوە بوو ئێمە دائیم لە کۆبنەوەدا بوون لەگەر مامۆستایانمان لەگەر ڕاگرایەتی کۆلیژ لەگەر ئەو بەڕێزانەی کەوا بیر و بۆچوونی جیاوازیان هەبوو زۆر هەوڵماندا ئەوە بوو کەوا ئێمە هەمومان بەیەکەوە نەمانتوانی یعنی توانیمان زاڵ بین بەسەر ئەو بیرۆکەیە کەوا نەمان هێشتەوان بوەستێ دوایەوە کە ئەوەی داعش ئەوەی زەرمەندی ئێمەی ڕئیسی کۆلیژەکەی مەخمورمان بوو کەوا کۆلیژێکی تازە بوو سەرەتا باوەڕ بکەن لە ناو مەخموریش دەوامی خۆیان دەکرد یعنی من زۆر جار سەردانم دەکرد دەنگی تۆ پشتیوان کەچی قوتابیەکان لە پۆلەکان دانیش دەوامیان نەکرد تا ئەو کاتەی بووە حەدی ئەوەی کەوا خەڵکانێکی تر لەوێت ئەو کاتێ ئێمە کۆلیژمان هیناوە ئێرە بابێ لەسەر ئەو قەیرانەی کەوا تووشی ئێمە بوو بەڕاستی ئێمە هەندێک قەیرانی زۆر قورسمان توش بوو یەک لەوانە کەم و چەنەما مامۆستا یعنی مامۆستا هەمووی پلانی خۆی داناوە مناڵی لە قوتابخانەی داناوە لە شوێنێکە سارێ کڕیوە ئیتر ماڵی کڕیوە ناتوانێت ئەو کام بەڕاستی کاتێکی زۆر ناخۆش بوو بەڵام من لێرەوە یعنی دەستخۆشی وەکو سەرۆکی زانکۆ هەردەم من لە ناویان بوومە بەڕاستی خۆیان خۆبەخش بووینە بۆ ئەو کارە کاری خۆیان ئەنجام داوە لەگەر ئەو هەموو بارودۆخە ناخۆشە خاڵێکی تر کە من دەبێت شارەتی پێ بدەم بوونی ئەو هەموو زانکۆی کەوا لەو دەڤەرانەی داخرا ئەوە زانکۆی تکرید و ئەوە زانکۆی سامەڕا بوو ئەوە حفەل و زەبوو زانکۆی مووسڵ زانکۆی کەرکووک تا ڕادەیەک
یعنی باوەڕ بکەن ئێمە هەر ئەوە بوو دەمانتوانی بین شوێن بکەینەوە بۆ ئەو زانکۆیانە بە قوتابیەکانیان بە مامۆستایەکانیان یعنی ئێمە بووینە هۆکارکەوە نێرین خوێندنی قوتابی بفەوتێ یعنی سمبولی سەرەکی ئێمە ئەوە بووە تەنها نێرین ساڵەکەی بفەوتێ. دکتۆر ئەمانە وەکو کێشەیەک بوون کە باس دەکردن زیاتر ئەو کێشانە بوون کە دووبارە بوون یاخود چ کێشەیەک زۆر دووبارە بووە لە ئەو کاتێک کە تۆ یاخود ئەو ماوەی کە تۆ دەوام دەکرد. کێشەی کە دووارە بیتەوە ئەوەیە ینی قەیرانی دارایی مامۆستایان و نەمتوانێت زانکۆ بەڕێوە ببین بەڕاستی ینی ئێمە زۆر حتا وەکو بیرمان لەوە کردەوە ببوورە کێشەی بە شەناخۆیەکان بەڵێ ئاخر ئەوەش خۆی یەک لە بابەتەکان بوو من کە باری ئابووریم باش نەبێت چۆن بتوانم نەوت و گاز و ئیتر هەموو پێداویستەکانی بە شەناوخۆیی ئێمە زانکۆی سەلاحەدین ینی 6,000 قوتابیمانە بە شەناوخۆیەکان بوو ینی من بۆ نەختێ بگەڕێمەوە بۆ ئەوەی هەندێک زار کە تەلەفۆنمان بۆ دەکرا ئەوە چێ قوتابیان زادەی کەرکوچیان گرتووە ئەوە چێ قوتابیان لە هاتوونەتە سەر زادە ڕێگایان گرتووە منیش زۆر سیر وزارەشان ئێوەتم ئاخر بەڕێزان برادەران ئێوە خۆتان لە ماڵەوە دووسێ منداڵتان هەیە کێشتان لە ماڵەوە چۆنە کاکە ئێمە زانکۆی سەلاحەدین 25,000 گەنجمان هەیە دوایی وتم ئێوە لە هەولێر چەند ئوتێلتان هەیە ئەو هەولێرە لەوانەیە 200 ئوتێلی هەبێ من حەزم نییە ئەوە زۆر بە دەقیقی باز بکەم چکەوە خاڵێکی گرنگ بوو وتم باشە ئەو هەموو مستەسمیرە ئەو هەموو بۆ بەرهێنێرا ئەو هەموو پارە سەرف دەکا هەموو شتێکیان بۆ دابین دەکا ێ باشە من ئاوم نەبێ کارەبام نەبێ لە بەشی ناو خۆی 6,000 قوتابیم هەبێ کاکە من هەموو شەوێ من 6,000 میوانم هەیە لە هەولێر ئێوە لە هەموو ئوتێلەکان 6,000 میوانتان نییە ئێمە هیچیشم نیە نە ئاو لای منە کارەبا لای منە ئیتر ئەوە بوو بەڵام خۆشبەختانە باشترین و گرنگترین بڕیار کە لە ئەنجومەنی وەزیران دەرچوو ئەوە بوو ئێمە داهاتمان هەبێ لە داهاتەکە 170 بە خۆمان بەکاربێنین ئەوە شتێک بوو کە ئێمە توانیمان نەک زانکۆی سەلاحەدین هەموو زانکۆکانی تر ئێمە قوتابیانی ئێوارانمان هەبوو کە پارەیەکی وە ڕەمزیان دەدا ئەوانی تریش بەڕۆ ئەوەی پارانێریش ماوەرگرت باوەڕ بکە ئێمە 4 ساڵ 3 ساڵ لەو قەیرانە ئابووریە تەنگە زۆر تەنگ بوو ئێمە توانیمان بەو داهاتە زۆر شتی باش بکەن لە زانکۆی سەلاحەدین. بەڵێ دکتۆر من کێسا گوێم لە ئەم هەموو ئەزمونەی جەنابتانە بێت ئەم هەموو تەنگ و چەڵەمەی کە هاتۆتە باڵین کارەکەتان حەزەکەم بزانم کاری داهاتووی دکتۆر ئەحمەد دزەیی چی ئەبێت لەم ئەزمونەی کە هەتا کوردستان بێ بەشەکەیت لە ماڵەوە ئەمێنیتەوە یان کارێکی نەخێر من ئەو ڕۆژەش لە مقابلەیەکی لە چاپێکەوەی وتم من لە پیشەی سەرۆکی زانکۆی سەلاحەدین تەواو بوویمە من لە پیشەی خوێندنی باڵا تاوا نەبوویمە من لە پیشەی ڕاوێژکاری ئەگەر ئیش بە من بێ و پرسیارم لێ بکەن و بتوانن ئەزمونم هەبێ من بێبەش کەس بێبەش ناکەم من تا تااقەتم مابێ خزمەتی زانکۆی سەلاحەدینی خوێندنی باڵا دەکەم و من ئامادەمە هەر ئیشێک من بتوانم بەو ئەزمونە هەیتم بەو پەیوەندیانەی لە دەرەوە ئاخرێ من پەیوەندێکی یەکجار زۆر بەڵێ جەنابتان زۆر شانتان پێکێ نابوو ئێمە بەرنامەی وامان هەیە لەگەر ئەوروپا لەوانەیە 100 زانکۆی ئەوروپی پەیوەندی لەگە زانکۆی سەلاحەدین هەیە کە 12 بەرنامەی ئیراسمۆسی پێدەڕێن هەموو فەندەکەمان لە ئۆیچەتی ئەوروپا وەرگرتووە بودجەکەی با بڵێن دوای وڵاتانی عەربی ئەی تۆ باسی وڵاتانی عەربی بکەمە کاتێک قوتابێکمان لە زانکۆ عەربیەکان وەرنەدەگیرا ساڵی 2013 من کە زیاتر لە 200 سەرۆک زانکۆم هینا کوردستان و کۆنفرانسێکمان کرد کەوا ئەو کاتە جەنابی سەرۆک 3 ڕۆژ لەگەر ئەو شاندە بوو هەر لەکردنەوەی کۆنفرانسەکە دوای ئیتر هەتا ئاخر ڕۆژی لە خانزار دێرە لەگەریان خوار یعنی ئەمە بابەتێک بوو بەڕاستی دوای ئەوە ئیتر ئەو زانکۆ عەربیانە کرانەوە ئێستا سەیری کە 2,000 قوتابیمان هەیە. بەڵێ دکتۆر دێمە دەزانی جەنابەت سەرمایەی مرۆیەکی گەورەیت بۆ کوردستان زۆر سپاس دەکەین کە ئەرکت کێشاوە و زیاتر زۆر سپاس ئەو کتابەشم بۆ هێناوەگە دەرفەت هەبێت ئەو ساڵانە بە کورتیە بەڵام ئیتر کتابێکی دە ساڵی زانکۆ بۆتان دادەن زۆر سپاس دەکەین. زۆر سپاس پێشکەشیکەی بە ڕۆژ باش زۆر سپاس دەکەین. دەستەکانە خۆش بێ دکتۆر. زۆر سپاس بۆ دکتۆر کە سپاس بۆ دیاریەکەش لە ستۆدیۆمان دیارێکی بەنرخە بۆ پرۆگرامی ڕۆژ باشی زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بەڵێ ئێستاش دەچینە ناو پایتەختی هەرێمی کوردستان کە پەیامنێرمان لەوێ زەردەش حەمێ ئامادەیە کە ڕۆژەبی ئەمڕۆمان پێڕادەگەێنێت.
زەردەشت ڕۆژ باش زەردەشت گوێبیستی ئێمە ڕۆژ بووی باش هەژا و سۆفا ئەز نها ڕۆژ باش بەێ 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 ئەز نها لە هەولێرم یەک لەوان چایخانەیەن هەولێرە ئەمە بیگومان وەکو هەر کەس دزانە لە هەولێر پرانیا کۆلانە نوێ چایخانە تایبەتشی خواردنا سبێ ئامادە دکن ئەز نها یەک لەوان چایخانەیە ئەمە کو تایبەت پێویست بە خواردنا سبێ هەیە وەکو دیبن کو چاوە خەڵک سبێ بەرێ خۆ دێ ناو خواردنگە هەیە یانی چایخانەیە خواردن ئەز خوازم هەفکارێ من مەریوان لەگەل بەردەوام بێ ئەم دخوازن گەلو بزان من گەلو خەڵکێن تێنە ناو چایخانەیە تایبەت کو خواردنێ سبێنی دخۆن چ خواردنێ دخۆن پرانیاوان چنە فەرمانبەرن یان کارمەندن یان خەڵکێن ئاساینە برێز دیارە ئەف چایخانە یا تەیە تایبەت جون خواردنا سبێنی ئامادە دکن ساعت چند یان دەمەژمێر چند ون دەست بە کارێ خۆ دکن لە هەمان کادا خواردنا ون ئامادە دکن چییە؟ سەرەتا بەخیراتنی تەلەڤیزۆنەکەتان دەکەم سبێن ئیمە لە سعات تقریبا 5 دەست پێ دەکەین دەیکەین و خواردنی بەیانیان وەکو خەڵکانی کە مۆزەف و کە خەڵکی برێن کاسبن دێن دادەنیشتن برێن خواردنی بەیانیان وەکو ستافی چایخانەی بۆکانی خواردنی بەیانیان شۆربای نیسکە و نۆکە و ماستە و قەیماغە و سەرتووە ئەو خواردنە پێشکەشی و خەڵکە دەکەن کە لێدان دەنیشتن gelek başa eger tu li gel min kerem kî ez dixwazim li vê derê hindekî hevkarê min jî Mariwan li gel min berdewam bike her ji min re behtir behs bikî xwarina li vêkê ku diyar dibe min re behs bike çû çû hûn amade dikin hûn çawa amade dikin wekû nûmune lêrê em dest pê bikin بەڵێ ئەمە بە ڕۆژ نۆکان برێن کە دادنێ ناواو تێدەگە وەکو نۆکاوە و نیسکە و وەکو نۆکاوە نیسکە کە ئامادە دەکەن سبەینە نیسکەکە بەیانیان ئامادەی دەکەین نۆکە عینەن هەر شەوان ئامادەی دەکەین ئەوانە شەوان ئامادە دەکەین نیسکەکە هەر عینم بەیانیانە قەلیەکەیە بەیانیانە هێلکە و هەر سێ نوعانە هەر سێ جوورەیانە چ تشتێکی دیکە هەیە نمونە لێرە وەکو هێلکە و وەکو مەخلەمە و وەکو قەیماغ و ماست و سەرت و ئەو شتانە باشە دixwazim wê pirsiyarê bikim zorbehê ew xelkên sibênî dêne lêrê çi xwaردنێکی zor dixwin خی زیاتر شۆربای نیسکە و نۆکاوە و هێلکەیە و زیاتر خەڵکی زیاتر ئەوەی داوا دەکەن باشە پرانیا kesên têne lêrê min dixwazim teekîd kim karmendin yan fermanberin yan xelkên asayîne بەخوای زیاتر کارمەند و فەرمانبەرن nexa kon çûnin بۆم bas بەخوای باش نمونه وەکو نمونە ئەگەر وڵاتیەک یان کارمەندێک بێت یەک قاپ نیسک بخۆێ سعری چەندە وەکو بەخوای سعرەکەی مناسبە 2000 تا 2500 باشە هەمی چایخانەیەکان وەکو بنەرینەوە ئەو چایخانەیەتەیە خواردنەوە سبێنی تۆ ئامادە دەکی هەمی چایخانەیەکانی هەولێر یەک سعرن یان جیاواز دەگەڕێتەوە سەر ئەو کەسێک کە ئیش لێ دەکات چایخانەکان بەد مەقسەد لێرە ئەمە وەکو ستافی بۆکانی و چایخانە شۆڕش سعرەکانمان مناسبە لای دیژەوە دەگەڕێتەوە سەر شخصکە کابرای کاس ئیش لێ دەکات وەکو نمونە وەکو دەبیننجی و ئێستا کۆش و هەوا هەندێکی باران هەیە هەندێکی سەرمایە ڕۆژی باران یان ڕۆژی سەرمان خەڵک دێن یان کێم دێن چۆنە چ جیاوازیەک لە ڕۆژانی دیکە هەیە بەخوای زیاتر بەخۆی جەوەکە ینی باران نەبی باشترە هەم لە بۆی خەڵکە زیاتر دێتەرێ بارانیش بازارەکە دەبی بە زیاتر دەگەڕێتەوە سەرەوە ڕۆژێکە جەوەکە سافترە جەوەکە خۆشترە خەڵک زیاتر لە دەرێ ئێوە وەکو خواردنی سبێنی هاتۆ دەمەژمێر چەند یان سعات چەند دەبینن بەخوای زیاترە تا دەونی و خواردنی بەیانیان دەمینی دەمەژمێر چەند دەست پێ دەکەن 5 بەیانی هەتا دەونی باشە 5 بەیانی ون دەست پێ دەکەن بەڵام کارمەندەکانی ستاف سعات چەند یان دەمەژمێر چەند دەست بە ئامادەکردنی دەکەن سعات 6 دەبیم هەموو حازر بن لێرانە وەکو ئیشکردن بەڵێ 6 و خەڵک دێتن و خواردنی خۆی دەخۆ دەڕۆ زۆر بەخێر gelek spas wekû dibînin ku taybet ev çayxaneya taybetmendiyeke xwe heye gelek kultûriye jî ku navê da tiştên kultûriye hene Mariwan heger pêşan bidî li nav çayxaneyê diyar dibe eger Mariwan derbas bî jî ez dixwazim hevkarê min Mariwan derbasî nav çayxaneyê be ku taybetmendiya vê çayxaneyê bala min kişand bi rastî gelek tiştên kultûrî tê de amade ne taybet jî kelûperên kurdewarî ne hevkarê min Mariwan heger شان بدی اف جی دیاره نشانه که دم کو خلک کیان ولاتی یکتی خورنا سبد خو دخوازه د ناو روشک او ساده به تشتکی ساده ببینه تشتکی کلتوری ببینه ده همون دمه د خورنا خو سبد خو یان برای خود کار یان جی خورنا خود د چه زردشت خورنا سبینی گشتی او شتێکی حاشا هەڵنەگرە کە هەمووان ئەوە باشە زانین ئەگەر خواردنی بەیانیان بەرچایی بەیانیان با بڵین خەڵاتی پێ بدرایە ئەوە مەدالیای زێر بۆ خواردنی بەیانیان بوو مەدالیای زی و
بەرخواردنی نیوەڕوانەکەوت و مەدالیای برۆنزیش بەرخواردنی ئێوارانەکەوت بۆیە زۆر جەختکردن لەسەر خواردنی بەیانیان بەڵام بە تایبەتی ئەو خواردنانەی کە تەندروستن ئێستا من و هاژە سەیری یەکتریمانەکرد کاتێکە ئەیوت دیسکەمە چەند خۆشە شۆربای نیسک بەڕاستی یەکێک کە هەموو پامنێرەکان زیاتر باسی خواردنیان کرد بەیانە بۆ هیوان کە خواردنی بەیانیان زۆر گرنگە گرنگێکی باش شێوێت زۆر سپاس بۆ تۆش زەردەشت بەس ئەوە پێم بڵێیان نەخێر خواردنی ئەفرین خۆشترە یای ئێرە کۆبانێ ببوورە زەردەشت بەڵێ خەڵکی ئەفرین نییە زەردەشت زەردەشت خواردنی کۆبانی خۆشترە هەولێت باشه از کارم گوتنه بیجم ببورن هندکی پسگایی که دنگ هبو لتیشه که استی گشتم از بارم لهمی باجارو که این کردستان لهر چهار پارچه آنجی خارنا سبینیان خارنا سبه نافداره هر کس که سبه شوربه نیست که خویان شوربه دخواه از بارم جوازی خارنا کوبان هولی رتنه هر نیست که همه بله بله زور سپاس بو بەشداربوونت لەگەڵمان بله کەرنەڤاڵی سەما و میوزیک و سیرکی ساڵانەی بەرازیل بە تایبەت لە شاری ڕیۆ دێ جێنێرۆ دەبێتە ترێندی هەواڵە سۆفتەکانی جیهان و قوتابخانەکانی سەمای زامبار فێرخواز و قوتابیان دەکاتە نمایشکاری ئەم کەرنەڤاڵە گەورەیە کەرنەڤاڵێکی جیهانیە سۆڤان هاوکارم لەو بارەیەوە ئینهاوسێکی بۆ ئامادە کردوون بینەری بن دیمەنەکان بەرازیلە بە تایبەت ڕیۆ دی جانیرۆ ئەو شارێکە بە یەکێک لە جوانترین شارەکانی جیهان هەژمار دەکرێت و جگە لە جوانیەکەی کە ساڵانە سەرنجی هەزاران گەشتیار بەلای خۆیدا ڕادەکێشێت سازدانی کەرنەڤاڵی ڕیۆ دی جانیرۆشی تێدا بەڕێوە دەچێت کە گەورەترین کەرنەڤاڵە لە جیهاندا هەزاران سەماکار لە قوتابخانەکانی سامبا بە ئاواز و سەما و جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و سەرنجڕاکێش شەقامەکانی ئەم شارە دادەپۆشن کەرنەڤاڵەکە بۆ چەند ڕۆژێک بەردەوام دەبێت جگە لە خودی خەڵکی بەرازیل گەشتیارێکی زۆر لە زۆربەی وڵاتانی جیهان بۆ چێژوەرگرتن لە بینینی ئاهەنگە سەرنجڕاکێشەکەی ئەم کەرنەڤاڵە بۆ ڕیۆ دی جانیرۆ گەشت دەکەن کەرنەڤاڵەکە هەندێک جار پێش وادەی خۆی دەست پێ دەکات و ئامادەکاریەکانی بۆ ئەنجام دەدرێت گروپەکانی سەما و سێرکیش بە شێوەیەکی سەرنجڕاکێش چالاکیەکانیان نمایش دەکەن زۆرێک لە وڵاتان هەمان کەرنەڤاڵ ئەنجام دەدەن بەڵام هیچیان بە ئەندازەی کەرنەڤاڵی ڕیۆ دی جانیرۆ ئامادەبوانی نییە بەشداربوانی ئەم کەرنەڤاڵە ملیۆنیە لە ڕۆژانی کەرنەڤاڵیش ئەم شارە بەوە دەناسرێتەوە کە شەو و ڕۆژی لە یەک گیان ناکرێتەوە و بە ڕیۆ دی جانیرۆ دەوترێت ئەو شارەی کە خەوی تێدا نییە بەدڵنیاییەوە ئەو شارە ئەوەندە قەرەباڵخێکی زۆری تایە و یەکێکە لەو شارانەی کە گەشتیارێکی زۆر ڕووی تێئەکات هەرواش ئەبێت بێگومان ئەبێتە شارێکە خەویتیانە لەو سێ ڕۆژە بەو هەموو میوزیک و بەو هەموو خەڵکەی کە ئامادە بن لەوێ بۆیە دیسانەوە بە بڵێ پاکێجێکی هەواڵێکی سۆفتی تر لەگەڵتانابین با هەر لەو جەوە شادیەیە بن لە شاری مەیامی پێشەنگایەک بۆ کۆمەڵێک کەشتی دەریایی جیاواز کرایەوە ئەم کەشتیانە دۆستی ژینگەی واتە کاتێک بە ناو ئاوی دەریا و زەریاکاندا دەڕۆن پاشماوەی سوتەمەنی زیانبەخش ڕێنادەنا ئاو هەواوە ئەمەش لە پێناوی پاراستنی زیاتری ژینگەیە بە تایبەتی لە ئێستادا سەرمایەداران ئارەزووی کڕینی کەشتیان زیادی کردووە و بارودۆخی کەش و هەوای گۆی زەویش بەرەو خراپی چووە پێشەنگەی مەیامی بۆ یەخت کۆمەڵێک کەشتی گرانبەهای خستە بەرچاو ئەم کەشتیانە گەورەترین جیاوازیان ئەوەیە دۆستی ژینگەن و هەوڵدراوە کەمترین زیان بە دەریا بگەێنن ئەم پێشەنگەیە 400 کەشتی جیاوازی لە خۆگرتووە بە شێوەیەکی جیاواز لە کەشتیەکانی پێشوو دروست کراون کەشتی ئاسایی بە تۆربۆی دیزڵ کار دەکات ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی ژینگە گلین ئالین کاپتنی کەشتیە و ژیانی بەم پیشەیە بەسەر بردووە ئەو دەڵێت ئێستا کاتی ئەوە هاتووە کە کارەکان بە شێوەیەکی جیاواز ئەنجام بدرێت
ماوەی زیاتر لە 30 ساڵا پێشەم کەشتیوانی دەریایە. جیاوازیەکانم بینیوە لە دەریایەکەوە بۆ دەریایەکی دیکە، لە زەریایەکەوە بۆ زەریایەکی دی. بە چاوانی خۆم بینیومە چی بەسەر زەریاکان دێن بەهۆی بەکارهێنانی پلاستیکەوە. هەر بۆیە سەرەڕای ئەوەی بژێوی ژانی من لەسەر ئەم کارەیە، بەڵام لەو باوەڕدام ئێستا کاتی ئەوەیە هەنگاوێکی دروست بنین و بۆ گۆڕنی ئەم بارودۆخە من لەلایەن خۆمەوە هەوڵ دەدەم لەو باوەڕدام هەوڵەکانشم سەر بگرن. ئەو کەسانەی یەختەکان دروست دەکەن هەوڵی بەکارهێنانی ئامێری پاڵنەری گەورە دەدەن بۆ ئاسان ڕۆیشتنی کەشتیەکان بەناو ئاودا. بەڵام گرنگ ئەوەیە ئەو ئامێرانە بە چ جۆرە وزەیەک کار دەکەن و ئەو وزەیە تا چەند زیان بەخشە بە ئاو و هەوا. هەر بۆیە پشت دەبەسترێت بە وزەی خۆر و پاتری. لە هەوڵی ئەوەداین کەمترین زیان بەر سروش بگەێنین. ئەو مادانەی بەکاریانهێنین بۆ ریسایکلین بەکاردێن، واتە دووبارە ئەتوانرێ بەکار بهێنرێنەوە و زیان بەخش نین. هەر بۆیە تەنانەت پەرداخی پلاستیکی لە یەختەکەدا نابینی. دەبێت لە شتە بچووکەکان و دەست پێ بکەیت، ئەجینیان ناگەیتە ئامانجەکەت. دروستکردنی بەلەم و کەشتی بە یەکێک لە پیشە پڕداهاتەکانی دنیا هەژمار دەکرێت. سەرمایەدارەکانیش ڕۆژ بە ڕۆژ خواستیان لەسەر ئەم بەرهەمانە زیاد دەکات کە تێچوویەکی زۆریشی هەیە. لەگەڵ ئەوەشدا پێویستە ڕەچاوی لایەنی تەندروستی و تێکچوونی ژینگە بکرێت و گرنگی زیاتری پێ بدرێت. بێگومان پیسبوونی ژینگە بۆ تەجێ مەترسی، هەر بۆیە هەوڵێوایان کە هەموو ئامێرانە یاخود هەموو ئەو هۆکاری گواستنەوە ئەو شتانی کە پێویستە بۆ ژیان دروست ئەکرێ کە دۆستی ژینگە بێت. لە بەرەوەی بەتایبەت بوونەوەرانی دەریاییەکان زۆر لە ژێر مەترسیان بەهۆی پیسبوونی ژینگە بەتایبەت بە پلاستیک. ئێمە لێرەدا هاتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژ باش بەو هیواین کاتێکی سوودبەخشتان لەگەڵمان ببێتە سەر. بەڵێ خۆشەویستان، ئێستاش کە ئێمە لە ڕۆژ باش لە ستۆدیۆ ڕۆژ باش دەرەچین، چەند خولێکێکی تر هاوکارانمان بۆڵتونی هەواڵەکانتان پێشکەش دەکەن و ڕۆژتان باش.